داری بەڕێز دکتۆر لانا ئاراسمان کردو کە بەڕێزیان پسپۆڕی دەروونناسی کۆمەڵایەتین. دکتۆرێکیان سڵاتان لێبێ بەڕێزن. پێمان بڵێ با بزانین کللتوری سەردانیکردنی نەخۆش ئەبێ کەی بێ ئێمە کەی سەردانی نەخۆشکەین ئەو کاتانەی کە لە نێو نەخۆشخانەیە یاخود ئەو کاتی کەیترێتەوە بەزمە خۆمان ناگەین هەر سەردانی نەخۆشەکەین تر لەو کاتەیە بەیان دوێ چاکبوونەوەشتی بێت. ئەکید دەستان خۆش بێ سپاسی ئێوەی بەڕێزەکەم سپاس بۆ کورسات بۆ بەرنامەی بەیانی باشی کورسات بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە. طبعاً وەکو خۆتان نەزانن هەر لە کۆنەوە سەردانیکردنی نەخۆش کللتورێکی کوردەواریانە و بەشێکە لە بەها کۆمەڵایەتی و کللتوریەکان لە ناو چوارچێوەی کللتوری ئێمەیە بوونی هەیە و زۆر چاکەم پێوەی پابندین و بۆ بە بەشێک لە ئەو دابوونەریتە پیرۆزەی کە لایەن لی لەوانەیە تا ڕادەیەکی زۆر بڵم بەنەنگیە بە نەشازی دابین لەبەرەوە پابند بین بەم کللتورەوە بەڵام چۆن بە پێی پێویستی بە پێی ضرورەت یعنی ئەگەر نەخۆشەکە نزیکترین کەسێ بێ ئەو تۆ مەجبوری هەر بە بەردەوامی لەگەڵ یابی ئەگەر کەسەکە دوورتر بێ بە پێی پلەی نزیکی و دەرەجەی قەرابەی لە تۆ ئەکرێ سەردانی بکەی بەڵام ئەو کاتێک کە بارە قورس و سەختیەکانی تێئەپەڕێنێ دوای ئەوەی کە خەستەخانە بەجێ ئەهێڵە لە نەخۆشخانە ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە دوای چەند ڕۆژێ تۆ مۆڵەتێکی بێی کابرا عملیات کراوە هیلاکە بەنجی عامی وەرگرتووە مزعفاتی بەنجی لەسەرا مێشکی هیلاکە سترێسە بێتاقەتە ئازاری هەیە زۆر جار دکتۆر مەوادێکی دەرمانێکی ئەیاتێ بۆ ئیزافاکە بۆ ئەوەی کە بنوێت ئیسراحەتکە مونەویمە یا مادەیەکی تری ئەیەنێ کە هێمنکەرەوەیە هێورکەرەوەیە بەڵام سێرەکی خەڵک ئەوەت سەردانیەکە ئەوەی مراجع لە دەورە خەوی لە ناکەوێت کابرا عیلاجی وەرگرتە بۆی تۆزێک ئیسراحەتکە چکە پێویستی بۆ ئیسراحەتێ بۆیە ینی ئەبێت سەردانەکە بکەین و ئەکرێ سەردانەکەش بکەین بەڵام پێویستە بزانین چ کاتی ئەم سەردانیاکەین ئەوەی کە بەڕێزە باسە کرد لە بیدایەتی دەستپێکی بەرنامەکەەوە شتێکی باش نییە لە گەرمەی هاتنە دەرەوەی ئەو نەخۆشە گەر لە عملیات بێ یانەگەر بەر هۆکارێکی تر داغڵی نەخۆشخانە کرابێ ڕاستەوە خۆ سەردانی بکەی ئەکرێت تۆ فترەیەکی زەمەنی چاوەڕێکی چەند ڕۆژێک با تۆزی ئیستیقرار بکە حاڵەتی نەفسی و حاڵەتی جەستەیی تۆزێ باڵانس بێتەوە هاوسەنگی وەرگێ بارودۆخی نەخۆشەکە چاک بێ اینجا سەردانی بکەیت زۆر کات هەنێ نەخۆشی هەیە ئەوەنە حاڵەتەکەی ناسکە یعنی نابێت کەس بیبینێ بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵک مڕعاتی ئەوە ناکات ئەچێتە ژوورەوە قسە ئەکات هەموو هەر یەکێک لە ئێمە کاچینە ژوورەوە بە نەوعی لە نەوعەکان ژینگەی ئەو کەسە پیزەکەین ڤایرۆسێکمان نمونە هەیە ئەمەنە چوون بۆ لای نەخۆشەکە دوای کۆچی دوایی نەخۆشەکە وتیانە وەڵڵای فلانە کەس سەردانی کەر کوشتی ئەوەنە چوون بۆ لای ڤایرۆسیان بۆ گواستەوە یان ئەو ژاو و دەنگ ئەم نەخۆشە پشووی وەرنەگرت بە پێی پێویست خۆی زۆر ئەم دەسەواژەیەڵە فلانە کەس بەخواستین کوشتی خۆی بەڕێستان لەوانەیە ئەوەتان زۆر تاکەم یعنی دڵنیام هەمووتان درکتان بۆ کردووە کە بەشێکی نەخۆشی بەشێکی ئەکەوێتەوە سەر جستەی کەسەکە ئیستیعابی جستەی کەسەکە و ئیستیجابەی جسمی ئەو کەسە بۆ ئەو نەخۆشی ڕاستە دکتۆر عیلاجی بۆکە عملیاتی بۆکە وەکو پێویست چارەسەری بۆکە بەڵام ئەوەی دوایی بەشێکی تری ئەکەوێتەوە سەر ئیستیجابەی بڵێن لە شولاری ئەم کەسەوە ئیستیعابی بۆ ئەو نەخۆشیەوە ئیسراحەتکردنی و ئەو بیئەی کە ئایا تا چەند مولائیمە بۆ ئەم نەخۆشە باشە بۆ یەگەر چواردەور وەکو پێویست هاوکاری نەبن ئەم بارودۆخانە لە بەرچاو نەگرن وەکو بەڕێستەڵی ڕەنگە نەک باش نەبێ ڕەنگە وەفاتیش بکە ڕەنگە دۆخی بەرەو خراپتر بچێ بۆیە ئەکرێ ئێمە سەردانی نەخۆش بکەین بەڵام سەردانەکە لە کاتێکی دیاری کراوە بێ عەلەقەل ئەو کاتە نەچین کە ڕاستەو خۆ لە عملیات دێتە دەرەوە یان دۆخی زۆر وەزعی خراپە دکتۆر زۆر جارەڵە تکایە نابێت دەوری قەرباڵغ بێ یەک مراجعی لەلا بێ کافیە بەڵام سێرەکەی ژوورەکەی ئەوەی خەڵک لێ لە خەستەخانە نیوەی لە دەرەوە نیوەی لە بەرژوورەکانیوەی بە پێوە مجموعە لە بەردەرگای خەستەخانە ئەگەر هەنێ حاڵەتی تاریع هەبێ کە نەخۆشە پێویستی بە عملیات بێ بە عملیاتێکی زەخمی بۆ بکرێ عملیاتێکی گەورەی بۆ بکرێ قورس بێ زۆر جار داوای خوێن بکەن هەندێک کەس لەوانەیە بۆ حاڵەتی ئامادە باشی ئەمە ضرورە لە دەروی خەستەخانەیان لە ناو لای پێش هۆڵی نەشتەرگەری و ئەمانە ئامادە بن بۆ یەگەر حاڵەتێکی نەخوازرا و هاتە پێشەوە بتوان ئەوەش پێشتر ئامادەکاری بۆ کرێوە زۆر کات لە نەخۆشخانە حکومیەکان نەشتەرگەرەکە ئەنجام نایڵە بۆی دوای کاتمە دەرەوە خزم کەس و کارتوان بێن بۆ لام سەردانی کەم چونکە ئەم بابەتە لە نەخۆشخانە حکومیەکانە ڕێگەی کۆنترۆڵ ڕێگە پێدراونیە کە سەردانی کەن بۆیە لە با بچم لە نەخۆشخانەیەکی تایبەت بیکەم بۆی خەڵک باسانی فعلا تەنانەت دوای ئەوەش کە ئەشتێتە ماڵەوە ئەو نەخۆشە کاتێک
کاتێک کە خەڵکی سەردانیەکەن خزم و کەس ئەچن سەردانیەکەن ئەبێ مڕاحەتی ئەوە بکەن کە ئەم نەخۆشە بەڕاستی پێویستی بە ئیسراحەتە تۆ نابێ کاتێ بچیت کە لە کاتی ئیسراحەتی بێ کاتێ کە مەسەلەن زۆر جار پێویستی بە گۆڕینی حەفاظەیە کە بێ یان سۆندەی هەیە کاتی حەریجە یان پێویستی بە عیلاجە تایبەتمەندی نەخۆش ئەبێ لە بەرچاو بگیرە بەڕاستی یا لە وەختی نان خواردنا یا زۆر جار ئەگەر کەسێک چوو بێت گوێی ناوەتەوەی کە مەسە نیوەڕۆیە وەختی نان خواردنە یا شەو درەنگ چۆ لە دوای سەعات دەوە یعنی بەڕاستی نەخۆش پێویستی بە ئیسراحەتێ وەکو باسمان کرد یا مناڵ بردن ئەمە شتێکی جوانێ ینی بۆ لای نەخۆش مناڵبەری لەگەڵ خۆت بۆ ئەوەی خۆتان نەزان مناڵ ینی کۆنتترۆل ناکرێت تۆ ناتوانانی وەکو خۆت داینیشێنی قسە نەکات جوڵە نەکە کە حرەکەی کرد کە جوڵی کردتر تۆ دوو جار سێ جار کە پێ دوت بە قسەی نەکردی هەم ئیحراجی بۆ تۆ دروستەکە هەم نەخۆشەکە بێزارەکە هەروەها ئەوەی کە زۆر گرنگە لەبەر چاوی بگرین لە کاتی سەردانکردنی نەخۆشە مراعاتی باری دەرونی نەخۆش بکەین یعنی مەسەلەن ئەگەر وازەحتر قسەی لەسەر بکەم بەپێی پێویست قسە بکەین زۆر قسە نەکەین ئەو قسانەی کێکین بە دەستەواژەی ئەرێنی بێ پۆزەتیڤ قسە بکەین بۆی تۆ کاچی تۆ بۆ دامی نەفسی نەخۆشەکەچی بەڕاستی بۆ ئەوەچی ئەو ورەی بەرزکەیتەوە بڵێت ورەی بەرزکەیتەوە ئەو ترس و دڵەڕاوکێ و نیگەرانی کە هەیەی لە ئەنجامی ئەو نەخۆشکەوتنەوە تۆزێ لە معنەویات و ورەی بەرزکەیتەوە بە ئاسانی تێپەڕێنێ اینجا تۆ کە چووی ئەبێ هەوڵ بیت پۆزەتیڤانە قسە بکەیت و قسەیەکی وای بۆ بکەیت کە دڵی بیتەوە کە تەمەنای خێری بۆ بکەیت کە تەمەنای شفای عاجلی بۆ بکەیت نەک تۆ باسی ئەم نەخۆشەی بۆ بکەیت بە دیوێکی نەرێنی و فڵان کەس بۆ مرد و بەجددی ینی ئەمە زۆر جار نەشتەرگەری بۆ کراوە هی دڵ شکر عیبینی ئەڵە خزمێکمانە بوو ئاوە نەشتەرگەری بۆ کرامە لە تۆ فڵان نەخۆشی عین فڵان کەس عین نەخۆشی تۆ باشە بەزنی شکر سەلامەتی ئەمە خوای کرد ئەمە هەمووی ئەو ئەتەکێتەیە کە پێویستە هەر یەکێک لە ئێمە بەڕاستی لە کاتی سەردانیکردنی نەخۆشە مراعاتی بکات یعنی یەکێکی تر لەو شتانەی کە هەستەکەیت نامەنطقە دانیشتنە لای نەخۆش بۆ ماوەیەکی زۆر یعنی تۆ کاچی سەردانی نەخۆشەکەی نیم سەعات کافیە ئەگەر تۆ دەرەجە یەکتە دەرەجە دووە زۆ نزیکە لە تۆ قەی ناکە دوو جار سێ جار چوار جاریش سەردانی بکە بەڵام با مەودای سەردانەکەت مەسافەکەی کەم بێ با 20 دقە بۆ نیم سەعات پێویست ناکە یعنی تۆ کاچی بۆ لای نەخۆش سێ چوار سەعات لە لای بمێنیتەوە دابنیشی جاری وایە نەخۆشەکە خەویە لە ڕووی نایە بنوێ جاری وایە پێویستی بۆ هەیە بیبەنە توالێت لە ڕووی نایە بچێ بەڕاستی وەکو وتم سۆندەی پێوەیە یعنی معاناتی هەیە لەبەرەوە ئەمە هەمووی کار لە نەخۆشیەکەکە و لە نەخۆشەکەکە کە ڕۆتینی چارەسەرەکانی تێگەیە باشتر وایە نەچین بەڵام یەک مشکلەمانە دکتۆران ئەم دیاردە کۆمەڵایەتیانە باوەڕ کە زۆر جار ئەوەندەی هاوڵی نەخۆش و خزم و کسکاری نەخۆشەکە گلەیت لیەکە ئەوەنە نەخۆشەکە گلەیت لێ ناکە هەر خۆمان ڕۆبڕی ئەم بابەتە بووینێتەوە خۆمان یانی ناو کە سوکاری خۆمانە نەچین وەلە لەبەری حاڵەتەکەمان زانیوە دوای دنیای گلی و گازندەت لێکە لێگەڕێ بڵێ کاکەبار لەو گلەی یابێ دکتۆر لانە هەندێک ینی سەر لە تیمانەکان ئابینین هێنانی گوڵانەش باسی کرد گوڵ بۆ خۆی ئارامکەرەوەی چۆنێک بۆ نەخۆشبەری دیارێکی جوانە و هەموو کەسێک دڵی پێکرێتەوە وانە ئەمە ئەنجام نەبەویست بچمە سەر خواردن کابرا قاچی بڕاوەتەوە بە نەخۆشی شەکرە شیرینی بۆ بە والله فلانە شیرینیم بۆ هێنای تایبەت دانسقا زۆر ڕاست ئەمە دوو جار خەفەت هەیەتێ خەفەت یانەوەی کە ناتوانێت بیخوا خەفەتی لەوەی کار ناتوانێت زۆر کات بۆ نەخۆشەکەی نابە بۆ هاوڵی نەخۆشەکەیە با بۆ کە سوکاریە با ڕەنگەم کەسە حەزی لەوە بێت ئەم تەندروستی ڕێگینەیە ئەمە شتێکێکی ترە لەو نقطانەی کە یعنی پێویستە خەڵک واعی بێت بەڕاستی کە تۆ ئەچی بۆ لای نەخۆش هەدیەیەکی ڕەمزی وەکو چەپکێ گوڵکە بە ڕێز باسە کرد وەکو بۆنێک لە پاکەتێکە وەکو پارچە قوماشێک وەکو دەستێک تراکسوود چوزانم یعنی وەکو جووتێک پاپوت شتێکی بەسیتی بۆ بەری زۆر باشترێکە بزەبت ئەتوانی تۆ زۆر جار هاوکاریەکی مادی بۆ دابنێ ئەگەر بزانی ئەو کەسە وەکو پێویست نیە باری مادی هاوکاریەکی مادی بۆ دابنێ ئەو کاتە خۆی پێویستی بە عیلاج بێ بە هەر شتێکی تر بێ بە جۆرەی ضرورەتی خۆی ئەیکڕێ بەڵام وەکو بەڕێز دەڵێ یعنی بەڕاستی خۆی شیرینی بۆ هیچ کەس باش نییە اینجا ئەگەر کەسێک نەخۆش بێ ئەمە دوو جار بۆ ئەو باش نییە وەکو بەڕێز دەڵێ ئەگەر حاڵەتەکە شەکرە بێ و بعضە نەخۆشیەک بێ کە دکتۆر لێ مەنعەکە یعنی ئەوە دوو جارەوە تو عەزابی نەفسی لەبەرەوەی هەم حەزی لێ ناتوانێ بیخوا مەگەر بیشی خوا باری تەندروستی تێگەچێ لەبەرەوە ئەبێ یعنی مراعاتی ئەوە بکەین کاچین بزانین چیە بین کێچین چەندانیشین چۆن قساکەین مراعات باشتێگەڵێن نەچین ڕێک با بە زمانی خۆی یەکسەر باسیکە مەڵی ئیمانە بۆ نامێنێ هاتۆ دە ژوورۆ سەریە شاگەشەکە
فعلا بزيشك فعلا أول شيء أما بخو يا بيت الله هم بخو تقول أنا خوش خانة اللي جت شهر سنة أما بخو عشتنا أزاني كاجاري جاني يكشت هي همومان بەپی پسپۆڕی خۆمان لەسەر بابەتی قسە بکەین زۆر باشە چکە بۆ بۆی نەکەوینە غەڵەتەوە یعنی هەر کەسێک لە بواری پسپۆڕی خۆیان شارەزایی هەیە ناکرێ بڵێ فلانە کەس ئەم بابەتە ئەم نەخۆشی توی هەبوو ئەم شتەی خوارد ئیسفادەی لێ کرد چکە جستەیەک بۆ جستەیەکی تر جیاوازە استیعابی جیاوازە لەوانەیە بۆ ئەو باش بوو بەس بۆ ئەم ظروفی تێگا ظروفی صحی لەبەرەوە ئێمە گەر پزیشک نەبین نابێ و حەق بین بە خۆمان وەکو پسپۆڕێکی پزیشکی قسە بکەین لەو بوارانەیە بۆیە مشکلەی ئێمە ئەوەیە لەسەر هەموو شتێک قسە هاکەین یعنی ئەوە پێویستی بە تەوعیەکردن هەیە تاکی ئێمە پێویستە لەسەر ئەو تەوەرە قسە بکە کە خۆی تایە مختصە کە پسپۆڕی خۆیەتی بۆی نەکەوێتە غەڵەتەوە خەڵکی تریش نەخاتە غەڵەتەوە بزەبە دۆکو بەڕێستەڵی زۆر جار یعنی دکتۆر کۆمەڵی وەسفە دەیاتێ بە نەخۆشەکاڵە هەر یەکە شتێکی پێڵە هەر سەری لێشێوێ یەکێڵەوە بخۆیکی ئەحشابی پێڵە ئەگەر من ئەگەر قاچم شکابێ و لە نەنەوە نەخۆشخانەیە کابم براکەم پزیشکی ئێسک و شکاویش بێت لە ڕووی ئەتەکێتەوە بۆی نییە لەو نەخۆشخانەیە ئەو سەیری ئەشتیاکەش بکە لە پزیشکی تر بیت تۆ کراوی خۆتت هەیە دکتۆری مختصی خۆت قەرارەیە چیت بۆ بکاتنەوە عیلاجێکە بۆ دابنێت چۆن تەعامل لەگەڵ کەیسەکە تا بکە چونکە مەسەلێکی عەرەبی هەیەڵێ لەو عامل الطبيب جميع مرضاها لمات معظمهم بنفس الطريقة يعني تو بيك طريقة نابل لقل همون خوش كان أنا الدكتور يكيش طريقي جوازة أسلوبي جوازة للتعامل لعلاج لنوسين ووصف كني رشتي درمانة بويا تجا إمك بزيش جنبين نابي بهيشي وحق بخومان بين وكو برزيش طلي يعني اشتكي وروجان لسرت هاي برنامج هني كذا زانم يعني من كاب عملياتێکی کردووە یان باری تەندروستی وەکو پێویست نەبووە تێکچێتە خستەخانە کە هاتۆ ماڵۆ قسەی نەکردووە تا هەفتەیە کە تا چەند ڕۆژێک وتوێتی با ئیسراحەت بکەم بزەبت وتوێتی با ئیسراحەت بکەم چکە دکتۆر پێی وتووە ئەمە پێویستی بە ئیسراحەتە پێویستی بە خەو هەیە پێویستی بۆ هەیە تۆ مهدی و مسەکین وەرەگری بۆی بنویت تۆ پشتی سەرە بیستی کەسی لێبێ هەمووی قسا کات و کەس مراعاتی حاڵەتی صحی و نەفسی تۆ ناکات چۆن خەو لێکەوێت لەبەرەوە خەڵکێک هێنا حەقی نییە یعنی بەڕاستی قسەی نەکردووە چەند ڕۆژێک چۆتە ماڵەوە تەقەڵیان بۆ دەرهێناوە اینجا دوای لای خەڵک چۆن عملیات کرا بۆ نەخۆشخانە و کانولایەک لە دەستیادانێت و ڕسمێکی دانێت بۆ ئیتر ئەو بەشێکیش خۆمان خەتامان هەیە خۆشمانی خۆمانی کەواک بۆی هەواڵمان خۆی ئەوە زۆر جار ئینسان پێویستی بەو دامە نەفسی هەیە ینی حەزی لەوە هەیە کە کەس و کار کە ڕەفیق کە برادەر دۆست و ئەحباب سەردانی بکەن بۆ هەست بە بەهای خۆیەکە هەستەکان لە ڕووی معنەویەوە ینی باڵانسی معنەوی بەرزە بێتەوە ئەو کەسە تۆ گەر نەخۆش بیخوا نەخواستە یا من نەخۆش من کەس لێن نەپرسێ ئۆتۆماتیکی یان ورە دابەزێڵە یانی تۆسی کە من کەس گرنگیم پێ نایە بۆ کەس گرنگ نیم بەڵام لە کاتێکی تریش ئەگەر تەلەفۆنە بۆ بکەن سەردانێ بکەن بەڵام ئەوش بە جۆری ئەتەچێتی خۆی یعنی ئەڵێ هەموو شتێ بەخێ و خێشمەمانە بابەتێکی تر هەیە ڕەنگە هەندێک کەس هەبێ کۆمەڵێک پەتای وەرزی هەبێ هەندێک ڤایرۆسی هەبێ لەگەڵ ئەوانەشە ئەڵێ با بچم فڵان کەس نەشتەرگەری بۆ کرا بچم سەرێکی لێ بم تر ماچکردن و باوەش پیاکردن و ئەمانە حاڵەتەکە لەسەر ئەوان قورسترەکە ئەوە زۆر مشکلێ خۆی نەخۆش هەر ئۆتۆماتیکیان بەرگری جەستەی دابەزێن کە مەناعیەتە خوارەوە باشترین شدەوەیە کە تۆ سەردانێکی لانی کەم ماسکێ بەستی زۆر ڕاستە اینجا تۆ ئەگەر نەخوازەڵا تۆ ئەگەر خۆت ڤایرۆس و پەتای وەرزیت پێوە بێ ئەوە یعنی هەر کفرە گونا حەفچی بەڕاستی چونکە بۆ لە بەروی پەتاکە ئۆتۆماتیکی نەقڵە بێ بۆ ئەو کەسە ئەو خۆی مەناعی دابەزیوە زۆر جار کە کاگاری وتی نەخۆش هەبوو بۆی سەردانی کەرەوە مردووە ئەو ڤایرۆسانەیە بۆی نەقڵ بووە بەرگری جەستەی دابازی وەکو پێویست مەناعی نەماوە تەواوی ترکە ئینسان مەناعی هاتە خوارەوە تاو یعنی زۆر زەعیفە بێ لەبەرەوە ئەبینی زۆر جار لە نەخۆشخانەکانە پزیشکەکان یعنی تەوسیە دەکەن ئەڵەن تکایە ماسکێ بەستە ماسکەکە تەوزیعەکان بەسەر مراجعەکانە هەمووی باسکەکە بەدەستێتی کەس نایبەستێ یعنی پێویستە ئێمە وشیارانەتر مامەڵە بکەین بەڕاستی بزات هەنێ حاڵەت هەیە وەکو باستانکرد نەخۆشی دڵ و بەعزە نەخۆشیە کە تۆزێک یعنی حساس ئەم نەخۆشیانە کاتی ئەوێ يعني مراعاتی ئەوێ قاچشکاندن جیاوازە لەگەڵ کەسێکە نەخۆشی دڵی هەیە کە کانسەری هەیە کە شتێکی تری هەیە بەڕاستی پێویستی بۆ هەیە مراعاتی زیاتر بکرێ پێویستە خەڵکیش یعنی بە وشاریەکی زیاترەوە تەعامل بکە وەکە ئەشتین بۆ سەردانی نەخۆش ئیتر بەڕاستی لە خستەخانە بزات دەدەقە چارەکێک کافیە چکە خۆی ژووری VIPش بێت خۆتان دیوتانە هەر یعنی جێی سێ چوار نەفەرە دانیشێ خۆی بەلانی کەمەوە مرافقی دوانی لەگەڵە تۆش کاچیت پێویست هەر عەدەدیش کەم بچێ یعنی لە عایلێکە یەکێ دوو کەس بچێ کافیە پێویست ناکە 5 کەس بەجارێ بچێ بۆ لای نەخۆش یەک هاوڵی نەخۆش بەسەر یەک هاوڵی نەخۆش دکتۆر لانە یەک نمونە باسەکەم کە بەسەر خۆمان هات بەسەر من و لانەیە و لە ئەڵمانیا نەخۆش کەوت 9 ڕۆژ لە نەخۆشخانە مایەوە یەکەم ڕۆژ کە ئەمبولانسمان کرد و بردیان منیش خۆم گۆڕی و
کوردستان حسابی ئێرە وتی بۆ کوێ وتم ئەی من نابێت لە وتی هینا لە خۆمان لە تۆ زیاتر چاومان لێ بێت مەجای ئەوەی تیانی وتم ئەی چۆن من هەواڵی بزانم وتی ئەمە ژمارەی تەلەفۆن شتێک بوو بەردەوام پەیوەندی بکەی کێشەت نیە وەڵام بدریتەوە ڕێی ڕۆژانەش یەک کاتژمێر بۆ تێ ساعت 3 بۆ 4 3 بۆ 4 بۆ سەردان یەک کاتژمێر بۆ تێ بیتە ئەوێ بیتە 4 و 1 دقیقە نییە بەس ئەوەنە دوورتە خەنەوە بۆ نەخۆشخانەیەکی زۆر دوور لە دەرەوەی شارە وەنیا ینی ڕێک ینی بۆ منە ماڵم لێرە بوو لانە براوە بۆ کەرکک ئەوەندە دوور فعلا باشە بەڵێ ینی مەبەستەکەم چی بوو کام قسێمان کرد دوو جۆر بوو دوو ئەمە هەمووی ڕەهەندی لە پشتەوە دڵمان زۆر گران بوو ینی ئەمە بینی یەکەم ڕۆژ کە بینیم دەستی کرد بە گریان کەسم لا نییە غەریبی تو زمان نازانی نەمەتوانی بیبینم بە هەمان شێوە زمان ناتوانین بەس بەڕاستی نمونەیەکی زۆر جوانی ئەوەی کە هێوادارم ئەمەی کە بۆ باسەکەم بۆ باسم کە کابرێنەڵە وەڵا باسی خوانەکەن ئەمەی لێرە ژوای لێبێ بەڕاستی فعلا دوای ڕۆژەکە تێگەیشتین کە لە هاوڵی نەخۆش و چون لە خزم و کەسوکارەکەت زیاتر خزمەت دەکەن زۆر ڕاستە بەڵێ ئێرە ژوایە بەڕاستی سەر لە خەسخانە حکوومیەکان تا ڕادەیەک ئەمە حەل بووە لە ئەهلەکان خەڵک کە پارایە ئێوە دڵنیا بە نەخۆشەکە دەبا ئەو پۆینتەش لە دیوە کۆمەڵایەتێکی ئەم دیار لە کۆمەڵایەتیانە ئەوە قورسن چارەسەرکردنیە خۆی مشکلەکە ئەوەیە کاک ئاری لە خستەخانە حکوومیەکانە تقریبا بە خۆشحاڵیەوە توانم بڵم تا ڕادێکەوە کۆنتترۆل کراوە یعنی سەردانی نەخۆش لە مودەیەکە لە چەند ساعاتێکی دیاری کراوە دوای ئەو بە دیومە بە ساڵەکانە ئەگەڕێن مۆزەفەکان هەمویانەکەنە دەرەوە لەگەڵ پۆلیسا شەڕەکە بس بزەبت ئەو حاڵەتانە بەس با چایەکەم پێ بکەی من لە پۆلیسا بم چاوێکی بەس سێ ساعاتی بەناو چاوانەوە چاوک بەڵام لە ئەهلەکانە تۆزی ئەمە کۆنتترۆلکردنی قورسە بۆ کابراڵە من پارە ئەیەم و تۆ نابێت ڕێگری بکەی لە مراجعەکانم هەر کەس کەیەت کەی ئەڕوا بەدڵی خۆیەتی بەهۆسی خۆیەتی بەس یعنی حەقە وەزارەتی تەندروستی بەڕاستی پلانێک بۆ ئەوشدا بنێ یعنی سەردانیکردنی نەخۆش محدود بێ مەسەلەن وەکو تۆ چۆن ئەڵێ سعات تا سعات 4 و 1 دقیقەتر بۆت نەبووە 2 سعات تحدید بێ لە 2 بۆ 4 لە ئەهلەکانیش لە حکوومیەکانیش مەسەلەن لەم ڕێنجە تۆ بۆ تێ سەردانی نەخۆشەکەت بکەی ئەوە جیایە کە تۆ مرافقێک لەگەڵێتی ئەوەیان نە بەڵام وەکو سەردانیکردن 2 سعات و هەر نەخۆشێکیش مەسەلەن بۆی هەبێت چارەکێ دانیشێنێتەوە ئەمە بڕێک خرێ کارێکی زۆر باشە بەڵام ئەی لە ماڵەوە چی بکەین ئەمە یاسا لە نەخۆشخانەکانە ئەی لە ماڵەوە نەخۆشەکە کاتێتە بۆ ئەچێتەوە بۆ ماڵەوە بۆ نمونە 3-4 پوری هەیە هەر هەمویان بێکەوە بۆ خۆیان ماڵ و مناڵەوە ئەڵێ بە یەک جار با بچین بۆ لای ئیتر هەر هەمووی بێکەوە سەردانی ئەم نەخۆشاکە ئەی لە ماڵەوە ئەمداماوەچیکا بۆی گرنگە ئێمە خۆمان بەڕاستی سەرەتا خۆمان وشیارکەینەوە پێشی کە یاساڕێکمان زۆر ڕاستە طبعاً ئەوەی کە بەڕێز دەڵێیت لە ماڵەوە تۆ کە میوانە تا میوان زۆر ئازیزە هیچ کات ناتوانانی تۆ خوانەخواستە ڕوویەکی لێ گرشکەی دڵی ناسکە عاجزە بێ بەڵام ئەوە پێویستە وەکو بەڕێستەڵێ ینی خۆمان وشیارانە مامەڵە بکەین یعنی مەسەلەن من ئەمڕۆ گەر نەخۆشێکم هەیە خوانەخواستە پورم نەخۆشە ئەگەر خوشکەکەم ئەچێت ئەمڕۆ من ناچم ئەڵە مادەم تۆ چی باس بێنێ دەوری چۆڵنە بسبێنێ منەچم پێویست ناکە من و ئەو تەنسیقی خۆمە نە سەیرانە نە سەفرێ نە حەفلەیە بەڕاستی تا بێکە مناسبەی خۆشی جایە کۆبیتەوە بەس ئەمە حاڵەتێکی تاریئە تۆ هەم واجبێکی اجتماعیە هەم بۆدێکی نەفسی هەیە هەم وەکو ضرورەتێک هەم وەکو واجبێک و التزامێکی ئەخلاقی و دینی کە پێی هەڵەسی باشە ئەگە بۆ بیڵم دکتۆر تخوا بۆ بەرە پێشم بڕیت بۆچی بیڵین لێمان عاجز بن بۆ نەیکەن بە شۆڕشێ با لەم بەرنامەوە دەست پێ بکەین بەڕاستی من کە نەخۆش کەوتم پزیشک وتی لە ماڵە پێویست بە پشووە من خۆر مۆبایلەکە خۆم ناگرم بڵم نەخۆشم مێن هاوڵەکەمە ڕەنگە لاانێ بۆ لاانە شەرم کا لەوەی کە من تەلەفۆنێکم کرد بۆ هەواڵی کاگئاری تۆ بڵێ دکتۆر و توێتی هەفتەیەک ئەبێ ئیسراحەت بۆ بیڵم بەرامبەرەکە لێمان تۆڕە بێ بۆ ڕاستەوە خۆ پێی نەڵم ببورن ناتوانین پێشوازیتان یەکەین میوان ئازیزە لە کاتی تراولەوەی تراتان قینە سەر و سەر چامان بەڵام ئەم ماوەیە مراعاتمان تا تۆزێ باشە پێوە ئەم دەستاواژە قورسە لە دڵمانە ئێمە پێمان ئەیبەکە کەسێک بێت بڵین ماچی مەکەن نەوەکو ڤایرۆسێ شتێکە پێڵێن ئەومان بەلاوە قورسەکە بێڵێن اینجا چجالەوەی کە بڵین پێویستی بە ئیسراحەتەوە مێن زۆر شت وەکو باسمان کرد لە ئەوڵیشەوە کلتور فەرزی کردو بەسەرمانە وەکو ئێستا باسم کرد میوان دڵی ناسکە و نابێ ڕووی لێ کرشکەیت و ئەبێ هەتا ئەتوانی خزمەتی بکەیت تا ئەڕواتەوە و بۆی بەنەوەی لە نەوعەکان عاجز نەبێیان هەست بە غوبنێنەکە لە میواندارێکە بەرحاڵ ئەبێت میوانەکە خۆی درک بۆ بکە یعنی مەسەلەن ئێستا من کەسێکە لە خستەخانەیە و عملیات کراوە بەڕاستی حەز ناکەم ڕاستە خۆڵ کوتمە سەری حەزەکەم کە چووە ماڵەوە
لەوانەیە من بە کەسی تری ژووت بێت ومە تکایە مەسەن فڵان کەس لە خستەخانە چۆتە دەرەوە مەرجنیە تو ئەمڕۆ بچی بۆ لای سەردانی بکەی 3 ڕۆژ 4 ڕۆژ مهلەی بەرێ تۆزێ ئەزانن بڕواتان بێ ئیشەڵا کەستان عملیاتان نەدیوە و ئیشەڵا ناکرێن بەڕاستی بەنجی عام زۆر ناخۆشە لەو ناخۆشتر نیوبەنجە یعنی تۆ لە نیوبەنجا 6-7 ساعات هیچ جوڵێکن نەماوە پێویستە بۆ هەیە بەس قاچە بۆ بشێلن هیچ حرەکە نەماوە لە بەنجی عامە ئەوە نزیکەی چەندێک مودێکی زۆر سایدی فێکتەکەی لەسەر دەمێنێتەوە مێشکە ژاوەژاوی تایە یعنی حەزە لە بێدەنگێکی تەواوە حەزە لە ئیسراحەتە حەزەکەی مادەیەکی مونەوم و مهدئ بنێ بە ئیسراحەت بنویت بۆیە گەر مراعاتیم حاڵەتانە نەکەین بەڕاستی مشکلەیە بەڵام ئەوەی کە لەسەر شانی خۆمانە گەورەترە لەوەی کە لەسەر شانی کەس و کاری نەخۆشەکە لەوانەیە ئەوان هەز بە ئیحراجی بکەن ئەگەر پێمان بڵێن تکایەم هەفتەیەمەیە یا وەکو پێویست کە سوکارتیان نەگەن وەکو کاگاریەڵێ بڵێن تۆسەی کە دەرمانەکەن تۆ سەیری کە کابرا نەخۆشی هەیە ئەمانوێ بچین ناهێڵێ پێشوازیمان ناکات دوایش گلەیەکە خۆ ئەویش ناڵێمەیە ئەویش حەزەکە بچی بەڵام حەزەکە مهلێکی بێتێ باوەڕتان بێ مرافقی نەخۆش لە نەخۆش هیلاکترە چکە بۆ شەو تابانی نانوێ بەردەوام لە ئامادەباشیایە یعنی سیرەکەی چاوی ئاوە ئاوساوە ناو چاوی سوورسوور بوو ئەژڵی بڕۆ بن و ئیسراحەتێ بکە ڕێستێ وەرگرێتە حمول ناکات دڵی ئەو نەلای نەخۆشەکەیەتی بۆیە یعنی ئەگەر ئەم توعیه هەبێ لە ناو خەڵکە بە وشارێکی زیاتر و مامەڵە بکەین یعنی بەڕاستی زۆر باشە و هیواداریشم خەڵکی تر بگاتەوە مەرحەلەیە تەواوی ترێمە لە سەدەی چەندین یعنی ڕێزیش لە ڕای پزیش با بڵێن هەم ڕای پزیشک و هەم ڕای نەخۆشیش بگرین ئەوەش بابەتێکی تر حەزەکەم قسەی لەسەر بکەین من نەشتەرگەریەکەم لای دکتۆر هادی کردووە یەکی گێ بۆ لامەڵێ ئەم نەشتەرگەرەکە لای چێ کرد دکتۆر هادی یعنی ڕێک من ڕای خۆم فڵان بوو ڕەنگە ئەم ڕێزگرتنەش لە ڕووی دەستەواژۆ بەکارهێنانی دەستەواژۆ چەند گرنگە لە کاتی سەردانیکردن خۆی کاگاری دەست خۆش ئەو بابەتێکی باش بوو قسە لەسەر کرد بیرمان نەچوو باش بوو خۆی چاکبوونەوەی بەشێکی نەخۆشی پەیوەندی بە قەناعەتی نەخۆشەوە هەیە تا چەند تۆ متمانەت بەو دکتۆرە هەیە یعنی کە بەڕێزت ئەڵێیت من نەشتەرگەریم لای بۆ نمونە ئەگەر ناو نەبین با بڵێن لای دکتۆر هادی کردووە کە من یم پێدەڵم بۆ کە من پێدەڵم بۆ لای فلانە دکتۆر کردوتە بۆ لای فیسار دکتۆر نەت کردووە یعنی ئۆتۆماتیکی من لە شەئن و مستەوای علمی ئەو دکتۆرە و هەیبەتی ئەو دکتۆر لەبەر چاوی تۆ ئەهێنمە خوارەوە ئەمە جۆرێک لە دڵە ڕاوچێ لە نیگەرانی لە بێمتمانی بۆ تۆ دروستەکەڵی تۆ بڵی ئەگەر نەچووماتە لای ئەو دکتۆر تۆ بڵی ئەم بەنوعێکی تر تۆ بڵی عملیاتی بکە لەوانەیە عملیاتی نەکردووە بە عیلاج ڕێک تووشی جۆرێک لە واسواسی دەکەم دڵە ڕاوچۆ بۆ دروستەکەم بەڵام ئەوەی کە لەسەر ئێمە کاڵم کاتێ سەردانی نەخۆشەکەین پۆزەتیڤ قسە بکەین بە گەشتبینیانەوە قسە بکەین هەوڵ بین یعنی لەباری دەرونی و سترێسی کەمکەین و نەک دڵە ڕاوچی بۆ دروستکەین پێی بڵێن خێردارە ئیشەڵڵا تەمەنای شفای عاجل بۆ کەم مراعاتی نەخۆشیەکەی خۆت بکە ئەو ڕێنمانی دکتۆر پێویستوی جێبەجێیکە لە کاتی خۆی عیلاجەکانە بخۆ تەوسیەکانی دکتۆر چییە تکایە پابند بە جێبەجێیکە ئەمانە لەسەر شانی ئێمە ماڵە چونکە هەر دکتۆری وەکو وتم ئسلوبی تەعاملی جیایە لەوانەیە دکتۆری قەناعەتی بنەوعە چارەسەرێکە بێ دکتۆرێکی تر بەنوعێکی تر بیکە و لە نەتیجەشا کەیسەکانیش فەرقەکە خوا نەخواستا گەر من و بەڕێزت خوا نەخواستا هەمان نەخۆشیمان هەبێ ئەو ڕەچەتەی بۆ من وەسفەکرێت جیاوازە لەگەڵەوەی بۆ تۆ وەسفەکرێت چونکە جەستەی من بەرگری من سایدیفێکتەکانی نەخۆشەکەی من لەگەڵەوەی تۆیا جیاوازە لەبەرەوە ناکرێ هەمان هەردووکمان بە هەمان طریقە چارەسەر بکرێن ئەمە ئەگەر لە لای یەک دکتۆر بین چ جاوەرە لای دوو دکتۆری جیاواز بین بۆیە بە یعنی من داوا لە بینەرانی خۆشەویست دەکەم لێمان عاجز نەبن بەڵام با ئەو حەقە بە خۆمان بین تکایە یعنی ئێمە کاچین بۆ سەردانیکردنی نەخۆش با قسە لەسەر هەموو وردەکاری و تەفاسیل و تایبەتمەندیەک نەکەین با سەردانیکردنەکەمان کورت و پوخت بێ لە کاتی گونجاوە بێ با لە باری دەرونی نەخۆشەکە سوکەین نەبین بە بارگرانی بۆی و مراعاتیەوە بکەین کە نەخۆشە پێویستی بە ئیسراحەتە و ئەگەر توانیمان دیارەیەکی ڕەمزی سادەی بۆ بەرین وەکو بەڕێز دەڵێ دوورکەوینەوە لە شیرینی و لە بەعزە شتێکی ترکە زەرەری هەیە بۆ تەندروستی نەخۆشەکە و لەگەڵیشیا ئەگەر بتوانین هاوکار بین بۆ نەخۆشەکە ینی هەم لە ڕووی مادیەوە ئەگەر پێویستی کرد و هەم لە ڕووی معنەویشەوە زۆر ڕاستە دەست خۆش بە دکتۆریان سپاس بۆ زانیاریەکانت کاتی کۆرۆنا بۆ کەس نەیەوێرا سەردانی نەخۆش فعلا هەمووی لە ڕۆحی هەمووی لە ڕۆحی خۆیە ترسا کولتوریش زاڵ بوو بەسەرمانە بەڵام زاڵیش بووینەوە بەسەریا دەست خۆش بە دووبارە سپاس بۆ زانیاریەکانت